بۆ گفتوگۆکردن لەسەر شنگال ئەحمەد شنگالی بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی یەکێتی لە شنگالمان کردووە. کاک ئەحمەد بەخێرهاتی سەرەتامێ لێت بپرسم کێشەکانی ئێستای شنگال یان کەم و کورتەکانی ئێستای شنگال چییە؟ بڕاستی کێشەیەن شنگال کێشێت سیاسی زیاتر دەست پێ بکە ململانێت سیاسی هەروو ساژی پشتی ڕزگارکردنی و پشتی ئەو پشتی نیوێ یا شێستی سەدەش خاکا شنگالە هاتی ڕزگارکردن پرۆژێت خزمەت گوزاری نەگەشتینەوەی دەرێ پرۆژێت خزمەت گوزاری لوی ئاستی گرنگ نینن وەکەوان کێشەیەن سیاسی هەکە بووینە ئەگەراوەیەکێ خەڵکی شنگال نەزەڤڕا ئەسەر جیه و ماڵێت خوا ڕاستی کێشێت سیاسی ڕۆژ بڕۆژ مەزنترت بن قۆڵترت بن هەتا گەهشتینەوەی ڕادەی کە خەڵکی شنگال بخوا متمانە بوان لایەنە بەیەکجاری نەمایە کیش لایەنن تایبەت زیاتر ئەو لایەنێت کە ململانێت کن پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان ئاریشێ ناوبەرا پەکەکە و پارتا دیموکراتا کوردستانە لە شنگالێ لەسەر چنە و زەرمەندێن ئێکێکێنە ئاریشێن ناوبەراوان سەروەیەکێنە کی هێزا بهێزتر بێ لە شنگال کیژی بیتر خەڵکێ بخۆڤەگیرێ بدا پشتی وێ کارەساتە بسەرێ جینۆسایدا بسەری خەڵکی شنگال هاتی لە سێ ئابە 2014 ڕاستی بەڵەن سێت هێزی هەموو هاتنە گوهارتنە لە شنگال ئەوێت پارتی دیموکراتی کوردستان وەکە هێزا بالا دەست وەکە تاکە هێز لە شنگال کە شنگالە بڕێڤەت بر وەکە جارانە لوی ئاستی نەمایە پەکەکە بەهێز هاتی باڵانسا هێز لە شنگالێکەوەیە پێگەیە جەماوەریکیش ئالیەکەن پترە پێگەهی جەماوەری جارێ هاتانەوە کەس نکارێ بڕیارە لوەیەکێ بدا هەڵبژارتنێت تێن گەلەکێ نزیک بووینە بەڵام سێ هێزێ لایەنێت کوردی هەموو سەر گۆڕەپانە شنگالێ هەولێت دن هەکە زیاتر خەڵکێ بخۆڤە گیرێ بدن بەس بەلەنس وەکە جاران نەماینە بەرێ دلایەنت سیاسی سەر گۆڕەپانە شنگال بوون پارتی دیموکراتی کوردستان و ئێکەتی نیشتیمانی کوردستان نوها پارتا کارکردن کوردستانێژی هەکە پارتەکە بخۆڤە درستگیریە سەر نزیکی ئایدۆلۆژیایت ئێتپەکەکەیە کە بژنێتێ پارتا ئازادی و دیموکراتیا ئێزیدیان پادێ ئەو بخوا ئەز لێ باوەریە دەیمە کەلوان هەلبژارتنێت بێدا بەشداریەکە هێز هەلبژارتە بکە خەڵکێکی زەهڤژی بخۆڤە گرێدایەش بەروی ڕۆلی پەکەکە دیتیل شەڕیت شنگال و وەکێدا بەس بە کەنگێ بڕیارتێتە داین ڕۆژە دەنگدان زمانێ ژمارایە هەنگێ خەڵک وێزانە بێ بەڵەن چه ئاستیە باش وڵاتیان شنگالێ چاوا نێرنە ئاریشێن ناوبەرا پەکەکە و پارتی پڕاستی وڵاتیت شنگالە بووە نزیکا 3 ساڵە ئەلکەمپێن باشووری کوردستانیدا هەرو ساڵ باکووری کوردستانی ڕۆژاوای کوردستانێژی کەمپەکەیە ڕاستی ژیانەکە گەلێکە سەخت و دشوار و زەحمەت دەرباستکن ئەف ژیانژی پێدویەکێ بوو هەکە هەماهەنگی و تەنسیقەکە باشترن نافلایەنێن سیاسیدا هەبێ ئەزت بینم خاڵێت ژێک جدابوونێ یا خاڵێت تێک نەگەهشتنێ گەلێکێ زیاترن خاڵێت تێگەهشتنی لە ناوبەرە پارتی و پارتی دیموکراتی کوردستان دیارترین خاڵێن لێک تێک ناگەشتنێ ناوبەراوان دوو پارتاندا لەسەر چنە دیارترین خاڵێت تێک نەگەهشتنێ ئەوەن هەکە پارتی بەردەوام داخوازت کە پارتی شنگال وەکە ناوچەیەکت بینێ هەکە تاپۆیە ملکێ سەرفێوەیە پەکەکەژیت بیژێ ئەمەلێ دەرێن نەمیوانن کە پارتی بەردەوام داخوازیش پەکەکێت کە هەکە ئاخا شنگال چۆڵ بکن یا بژنێتێ سوپاس بۆن خزمەتێ دووەکری بەس هونش دەرە هاتیینە دوێ هون بزەڤڕنە جێت خوا پەکەکەژی بووی شێوەی رازی نابێ هەکە ئەردێ شنگال بجیه بهێلێ و ڤالا بکە پەکەکە رازی نابێت سەدەم چی پەکەکەت بژێ ئەمل دەمەکیدا هاتن ئەشنگالێ وی دەمی هەکە چه هێزل vê derê nemabûn هەکە منظومە دیفاع عراقی یان منظومە دیفاعیە ئا کوردستانê هەموو ڤەکشیا بوون شنگال و کە کارەساتێک بسەری خەڵکی شنگال دەبوو ئەم بوون کەمە ڕێڤەکردن نوهەژی ئەم بوون کەمە شەهید و قوربانیدان نوهەژی وساب ئاسانی ئەم ناکشین هێرشێ دوانها هێدی کێمتر بووینە ئەشوانە هەردوو مەهێن دەرباس بووی هێرشێ دوانجر سەروەیەکێ بوون حتا گەشتەوەی ڕادەی کە پەکەکە رازی ببێ گریلاین هەپەگێ شنگال بکێشێ بەس نوها هێزن جودا و نو هاتینە دروستکردن هێزایە بەشێ یەکینێن بەرخۆدانە شنگال هاتینە دروستکردن کە شخۆرت و کەچێت ئێزدیایە یەکسەر ڕاست و خۆم و حەشدی شعبی وەرتگرن
هەکە نوها پەکەکە دەرکەوێژی ئەف خورت و کەچێت شنگال وێ کوردەچن مثلەن نابێ داخوازیشوان بێتەکردن هەکە بێنە دەرکەتن نوها ئەو هێزەکە فەرمینە سەر دەستای حەشد شعبینە موچە چەک تەقەمەنی هەموو هاریکاریاش حەشد شعبی وەردگرن. باشە کاک ئەحمەد سەدەمێن سەرەکیان ئاوادان نەکردنا شنگالێ چنات بەرێدا پارتی دەگوتن هەبوونا پەکەکە و جێگیربوونا پەکەکە لە شنگالێ سەدەمێن سەرەکیێنە. نا سەدەمێن سەرەکی نا ئەو بتنێنە شنگال ناوچەیەکە تەمامی وێران بوو یاسکارم بیژم هەر بوونە تحتیە دوێ نەماینە شنگال پێدوی سندوقەکە نێف دەوڵەتیە پێدوی پرۆسەیەکەیە هەکەل سەر ئاستی نێف دەوڵەتی بێتە ڕاگەهاندن بۆ ئاوادانکردنا شنگالێ و هەکە سەرپەرشتیا وێ شبە لەجنەیەکە نێف دەوڵەتیڤە بێتەکردن خەڵکی شنگال هەموو داخوازاوەیەکێت کە هەکە ئەف شنگالان نوها سنتەری قەزا شنگال کە تەمامەتی وێران بووە کەوە کە مۆزەخانە بمینێ کە پتەنیشتی وێڤە شنگالێک بهێتە دروستکردن یا باژارێک بۆ وی خەڵکی کە ماڵێنوان وێران بووین بهێتە دروستکردن بڕاستی خەڵکی شنگال وی وەختیژیدا بەهوەری نە حکوومەتە هەرێما کوردستانی و لەژنێ دوێ هەینە نە حکوومەتە ئەمەرکەزیە عێراقێژی هەینە و نەب لەجنێ دوێ هەینە نە حکوومەتە نافخۆیا شنگال و یا مووسڵ هەینە سەرپەرشتیاوان لەجنێت ئاوادانکردنا شنگالێ بکەن بەری نوها شنگال ئەزمونێکی گەلەکەی تعل هەیە لەگەڵ خزمەت گوزاریە هەموو پەرێ بۆ شنگال هاتیە تەرخانکردن هەموو بودجێت بۆ شنگال تەرخانکردین پیش پردێ سەحێلا پیش بکەڤە ڕۆژە ئاوای دجلەدا یعنی سنووری هەرێما کوردستانی نیڤێ وێ بودجێ دیمە شنگالێ هاتیە بڕین vijە جارێکە دی ئەس بەهۆڕ ناکەم خەڵکی شنگال ئالیە خزمەت گوزاریڤە بەهوەریا خۆ بلایەنە نافخۆیی بینێ یان لەجنێت نافخۆیی بینێ لە ئاوادانکردنا شنگالدا ئەست بینم چه هەوڵژی نینن چه هەولێت جدیژی نینن بۆ ئاوادانکردنا شنگالێ ڕۆژ بڕۆژ حکوومەتە هەرێما کوردستانی و گەلێک باشە هەتا چەند پارتێن کوردی ئاجێندایە وڵاتیان ئەقلیمی سەبارەت بە شنگالێ جێبجێکرینە ئەوە لە شنگالێ دەبێنرێت ئەڤەل شنگالێت بینین گەلک جارە ئەز وساڵێ کردم هەکە ڕادیکردنا ئەجنی دەیش دەرڤەیە نەبتێنێ بەرنامە دوانچی بەجیت کرد مثلەن پێش دەهەیڤ هێرشێن گەلەکێت توند هاتنە سەر پەکەکێش لایەن پارتی دیموکراتی کوردستان وەک گەشتنەوەی ئاستی هێرشە شەڕ دەستپیکردنا شەڕ سەر زارێ سەرۆکی حکوومەتی نێچیروان بەرزانی هاتەکردن پشتی هەنگێ پەکەکێژی گوت ئەمل وێدەری نەمیوانن شەڕ ئەم بکن ئەمێ شەڕ نەل شنگالە بتنێ دەکەن ئەمێ شەڕ ئینە دهۆکێ و هەولێر و سلێمانی و هەموو جیها ئەمێ شەڕ بەرامبەری وەکن ئەزت بینم پشتی هێرشێن تورکیال سەر پەکەکێ کێم بووین هێرشێن پارتی دیموکراتی کوردستانجی هێدی کێم بوون ئەزت بینم دەمێ حەشدا شعبی یان ئیران و پارتی پەیوەندی دوان تێکردچن هێرشێن پەکەکێ زیدەترت بن ڕاستی ئەجندایان خارجی یان دەوڵەتێن دەوروبەر کاریگەریە کە تەمامە لەسەر گۆڕەپانە شنگال هەینە شەڕ تشتێش ویژی خراپتر ئەو ململانێ باکوورە کوردستانی هەین کە پارتی نیمچە حزب یا حزبن چێکرینە بەرامبەری پەکەکێ بەرامبەری هەدەپێیان ڕۆژاوای کوردستانی ئەو ململانان ناوبەرە ئەنە کەسێ و تەفدەمێدە هەین هەڵسەر گۆڕەپانە شنگال گەلەکشوان تێنە تەسفیەکردن و سافیکردن هەکە ئەv نابووە چشک لە هاتبانەکردن باشە نەها داخوازیان وڵاتیان شنگالێ چنە داخوازیان وڵاتیان شنگال ئەون کە کەیساوان جینۆساید بهێتە ناسکردن بەری هەمووی بەری ئاوادانکردنێ ڕاستە حکوومەت و بەرپرس و ئەوێن زیاتر هەوڵاوەیەکی دن هەکەن هە دەستە ئاوادانکردنی بکەن ئاوادانکردنجی بۆ ڕیکلامە ئاوان هەلبژارتنیان و بۆ بەرژەوەندی چەند کەسا گەلەکەی گرنگترش تشتێتی بەس ئەو تشتێت گرنگ بۆ ئێزدیاکە ئەو کە چوژنە دەستی داعش دەماین ڕزگار ببن هەکە کەیساوان جینۆساید بێتە ناساندن تشتێش هەموویژی گرنگتر کە ئەوێن دەست هەبوون ڕادەستکردنا شنگالدا هەکە بێنە دادگاهیکردن غێرەوەیەکێژی خەڵکی شنگالز بەهەڕ ناکەم ڤەگەڕیە شنگال بێ کە حیمایە دووەلی یان بۆ بێتە ئەکردن ئەم ڕاستی خەڵکی شنگال تایبەت ئێزدیا بەهوەری هێزن نافخۆی نەما نە هێزن هەرێما کوردستانی نەهێزن حکوومەتە عێراقیشی ڕاستی بی نەماینە ئێزدی داخوازەوان ئەوە هەکە حیمایە دووەلی بۆ بێتەکردن باشە هێزێکی شنگالێت پارێزیت هێز شنگال تێکەلاون شەڕوانن ئێزدیا هەینە هێزە پاراستنە ئێزید خان هەیە فەرماندا شنگال هەیە کە سەر وزارەت کە سەر پارتی دیموکراتی کوردستانە کە فەرماندەیەکە سەر پارتی دیموکراتی کوردستانجی هەیە هێزن یەبەشێ و هەپەگەژی سەر ئاخا شنگال هەینە پۆلیسن عێراقیژی وی ڕۆلێ و سای کاریگەری مەزن نابینن وەکە جاران
لشکری عراقی نینە بیەک جاری لێ دەرێ هێدی حەشدا شعبی دیژیش ئالێت العفەر و نێزینگی شنگالت بێ باشە ژبلی ئاریشە و ناکۆکیان ناڤەرا پارتی و پەکەکە ڕۆڵایەکەتی چ بووە هەتا چەند شپێخەمە ئاڤادانکردنا شنگالی ڕۆڵ هەبووە بڕاستیش دەست پێک ئاێ ململانێدا ئێکەتی دیم عالیە ئەسکارمیشم عالیە خێرێ بوو یا هەوڵدایە کە نافگیریە نافبەرە هەردوو جیهادە بکە ئێکەتی سەر ئاستێک کەسا هەوڵدا هەکە هەف بینێ ینی زینگی یەکودۆ بکە پارتی و پەکەکێ پشتی هەنگێل سەر ئاستی حزبە ڕاستی پشتی هەنگێ ئێکەتی تێگەهشت هەکە نقطەیەن لێک جدابوونێ بگەلەکەش نقطەیەن الهەفکردنێ یان الهەف هاتنێ زیدەترن ئیرادەک هەیە لە ناو شنگالجیدا ناخوازێ ئەف کێشە چارەسەر ببن پشتی هەنگێ ئێکەتی تێگەهشت کە ئەو ڕۆلێت لە زێل نیزینکردناواندا ئێکەتی نەدژی پەکەکەیە نەدژی پارتیە ئێکەتی نەبووە دژی ئێزدیاژی ئەو داخوازیان ئێزدیا کرین داخوازیان سەرەکیان ئێزدیا هەین کە حیمایە دووەلیە کە جینۆساید ناساندنە ئێزدیا ڕزگارکردنا کە توژنە بدادگاییکردناوان کەسێن کە تاوانبار بوون ئێکەتی نیشتیمانی کوردستان پشتاوان هەموو داخوازیان ئێزدیایش وێ هەمووەژی زیدەتر ئێکەتی بەردەوام داخواز کردە هەکە شنگال دەما بێدا هەکە بووە هەرێمەکە سەر بەخۆ کە بووە پارێزگایکە سەرب عێراقییان بۆ پارێزگایکە سەرب هەرێما کوردستانی کە خەڵکی شنگال خۆبخوا ئیدارە بکن هەکە هەموو بەشداریتی دەبکن لایەنین سیاسیژی هەریە گۆری قەبارە خۆ بەشداریە بکەن نە تاکلایەنە بڕێڤە بچە. باشە جەنابێتە گوت و ئیرادەیەکە بهێز و مکمنینە بۆ چارەسەرکردنا ئاریشەیەن شنگالێ کی بەرپرسە نەبوونەوەی ئیرادەیە ئێت بەرپرسش نەبووناوێ ئیرادەیە پارتی دیموکراتی کوردستان و نەبتنێ پارتی پەکەکەژی بەرپرسەش شوێ ئەدڤیان ئەو کارەسات ڕۆڵایەکەتی بەشەکنینە ژێ ململانیان شنگال ئێکەتی چ جارە بەشک نەبووە شوێ ململانە شنگالی بەشک نەبووە ژێ ململانەیە کە ببە ئەگەرە خەڵک ڤەگەریە ئێکەتی بژێتی وەرن گۆڕەپانە ڤەکریە ئەم هەموو دێ خزمەتێکن ئێکەتی نا ئەلگەلوەیەکێ کە مەتەن ئێکەتی نەچوویە بەرەی پەکەکێ دژی پارتی یا بەرەی پارتی دژی پەکەکێ ئێکەتی بواقع بینانە ڕەوشە شنگالت نێڕێ ئێکەتیت بینێ هەکە گەلک تشتژوان گرنگتر هەینەش vê سراع و ململانە کە نوها هەی ئێکەتیت بینێ هەکە ڕێزلوی خەلکی بێتە گرن الجیاتی کە نوها ئابلوقە باوجێ سەر خەلکی شنگال یا حیسار باوجێ سەر خەلکی شنگال هەکە ڕێزلی بێتە گرتن جهێکە تزارڕۆکێ دوان داعش ڕزگار بکی ئەو المالژی ماین تببی بکە عسكر الجهة هكا خلق شنقال تنهي لبي اش بركة سرب هيزا كديما تنهي لبي البردي صحيلا درباسي كردستاني بمن حق بوات الرزل في خلقي قردباكا كارساتك وجينوسايدك كما زنب سيري دهاتيا باشە کاک ئەحمەد داوی جار پێدوێت چەوا شنگال بێت ئاوادانکردن و پێدوێت چ بهێتەکردن و ئەرکێکیە پڕاستی پێدوی ئەرکە سەرەکی بەرپرسیارەیەکێ الکەیسا شنگال هەکە پشتی هەنگێژی خۆ نەبینێ بەرپرسیارجی حکوومەتە هەریما کوردستانیە پارتên siyasiyên herêma Kurdistanê ne dereceyek Partî Demokratî Kurdistan piştî hingê jî êketî niha PKK jî hatiye gorepanê de divê êketî divê PKK jî wî astê wê qebara cemawerî û nêv xelkê şingal de heye divê rastî ew jî berpirsiyar bê nexwe bibîne layenekî cuda ji vê keysê ez dibînim gelek tişt li pêş avedankirina şingalin avedankirina şingal gelekê zerûreteke bes divê rê bête xweşkirin heke ev xelk vegeriye vî şêweyî xelk nikarê vegeriye ev milmilane û milmilana siyasî têk negehiştina eskerî hebûna jimareke mezin hêzên eskerî hebûna komalgeha xwe hatiye çekkirin yanî hemû kesekir şingal çekekî bi dest rastî ez dibînim ev metirsiyeke gelekê mezineke xelk nikarî vegerî xelkê sivîl hîş te di sal derbas bûne ser rizgarkirina nahiya sinûnê û salek derbas bû rizgarkirina senterê qeza hîş te kesek nîne berpirs heta niha jî rojana xelk têye kuştin. ئەحمەد شنگالی بەرپرسیار ڕاگەهاندنا مەڵبەندایەکەتیان نیشتیمانیە کوردستانê lê şingal سپاس بۆ جەنابێت.